باسە لەسەر بەڕێوەچوونی کۆنفرانسێکی زانستیەکەین کۆنفرانسی داهێنەرانی عێراق لە هەڵەبجە بەڕێواچێ با بزانین ئەم کۆنفرانسە کێیە کێ تێیدا بەشداریەکە ئەو داهێنەرانە کێن زانیاری زیاتر لەسەر کۆنفرانسەکە وەرەگرین گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سیروان حامید کە بەڕێزیان مامۆستان لە زانکۆی هەڵەبجە. دکتۆر سڵاوت لێبێ بەیانیت باش ئەگەر پێمان بڵێ کۆنفرانسەکە بۆچیە چی تێدا باسەکرێت کێ تێدا بەشدارە بێت. بەیانیتان باش سڵاو لە بەڕێزتان و سڵاو لە بینەرانی کورساتی خۆشەویست. ئەمڕۆ لە زانکۆی هەڵەبجە سنتەری نێودەوڵەتی فەڕەنسی بۆ بیرمەندان و داهێنەران بە هاوکاری زانکۆی هەڵەبجە کۆنفرانسێکی نێودەوڵەتی سازەکەن. بەشداربووانی کۆنفرانسەکە پێکهاتوون لە توێژەران کە داهێنانەکانیان لە وڵاتی فەڕەنسا تۆمار کراوە. باشە ئەو توێژینەوانە چین ئەو توێژەرانە کێن؟ توێژەرەکان لەسەر ئاسی عێراق لە دە زانکۆی جیاواز بەشدارەکەن و لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە لە دە پارێزگاوە هاتوون و لە هەمان کاتە لەسەر ئاسی نێودەوڵەتی هەرسێ دەوڵەتی میسر و فەڕەنسا و ئەڵمانیا بەشدارە بن. باشە چۆن بڕیاریراکە کۆنفرانسەکە لە زانکۆی هەڵەبجە بێ زانکۆی هەڵەبجە دەست پێشخەریەوەی کردووە؟ بە دڵنیاییەوە ئێمە لە زانکۆی هەڵەبجە پەیوەندی نێودەوڵەتیەکانمان ئێستا زۆر فراوان بووە و توانیمانە هاوکاری لەگەڵ ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیە سازکەین و داوایان لێ بکەین ئەمسا کۆنفرانسەکە بێنە زانکۆی هەڵەبجە و شاری هەڵەبجەی خۆشەویست. باشە دکتۆر سیروان دەتوێژینەوە تێدا بەشدارن یان زیاتر؟ نەخێت 128 داهێنانەکانیان پێشکەش کردبوو وە کۆنفرانسەکە 82یان قبول کراوە لەلایەن لیژنەی زانستیەوە. ئەوەی کە گرنگە لەم کۆنفرانسە لەسەر ئاسی عێراق لە زانکۆ جیاوازەکان دە پارێزگاتایە بەشدارەکە لە 12 زانکۆی حکومی و 8 زانکۆی ئەهلی لە هەمان کاتا لە موسەساتی دەرەوەی زانکۆکان زیاتر لە 8 وەزارەت بەشدارە بێت. باشە کەی دەست پێکا کۆنفرانسەکە چەندێک دەخایەنێ؟ ئەمڕۆ سەعات دەست پێکا کۆنفرانسەکە و هەتاوەکو سەعات 1:30 بەردەوامە بێ بە دوو جەلسەی جیاواز جەلسەیە توێژەرەکان تیانە باسی داهێنانەکانیانەکەن و جەلسەی دووەمیش عەرزی داهێنانەکانیانەکەن بۆ بەشداربووان. باشە دکتۆر ماوەی 3 سەعات فریایەواکەون وەکو ئاماژەت پێکرد 84 توێژینەوە پەسەند کراوە ینی بەو 3 سەعاتە فریاکەون کە باسێک لە داهێنانەکانی خۆیان بکەن. بە دڵنیایی و داهێنانەکان جیاوازن چکە لە بواری طبی پزیشکی و بواری هەندەسی و بواری فیزیا و بواری کیمیا و زانستە کۆمەڵایەتیەکان و زانستە مرۆڤایەتیەکان ئەگرێتە خۆی. ئێمە هەوڵ دەین لە ڕێگەی پرۆشەرێکەوە دواتر درێژەی داهێنانەکان پەخش بکەین بۆ ئەوانەی کە مهتەمن بە بابەتەکە. لە حەقەتە دراسی ئەوە کرا کە کۆنفرانسەکە 2 ڕۆژ بێت بەڵام دواتر بڕیادرا لەلایەن لیژنەی زانستیەوە کە ئەکرێت لە ڕۆژێکیانە هەموو بابەتەکان عەرز بکرێت. باشە کەواتە میوانی بیانیش هەن لە نێو کۆنفرانسەکە؟ بەدڵنیاییەوە لە زانکۆکانی وەکو پێشتر ئاماژەم پێکرد لە زانکۆکانی فەڕەنسا و ئەڵمانیا و میسر بەشداربوومان دەبێت. دکتۆر نازام لای من وایە یان نا هەستەکەم تۆزێک پەلەی پێوە دیارە کۆنفرانسەکە ماوەی 3 سەعات هەر هیچ نەبێت دوانیوەڕۆ تا ئێوارەی بخیاندا ڕەنگە دەرفەتیەوە باشتر بواە هەر توێژەرەکان لە نێوەکتردا گفتوگۆی زیاتر بکەن زیاتر باز لە داهێنانەکانی خۆیان بکەن. بە دڵنیاییەوە ئێمە لە کاتی پێشنگاکە مەفتوحەکەین لە هەمان کاتە ئەمان 2 ڕۆژ لێرە ئەمێنێنەوە گرنگی ئەم کۆنفرانسە بۆ شاری هەڵەبجە جگەلەوەی کە هەڵەبجە هەر بە درێژایی مێژوو شارێک بووە کە داهێنانی لە بواری ئەدەبی و مێژویی و لە بواری شعر و لە بواری خەباتی سیاسیا هەبووە زۆر خۆشحاڵ بووین کە ئەم ژمارە زۆرەی توێژەران بێنە شاری هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە ئەوان 2 ڕۆژ لێرە ئەمێنێنەوە چکە توێژەری باشیان هەیە. ئێمە ناوەندە ئاکادیمیەکانمان ئاگادار کردوێتەوە لەگەڵ یان پەیوەندی ئەبەسین بە تایبەتی زانکۆی هەڵەبجە لەگەڵ
چەند زانکۆیەکی بەشدار بوو مزەکەرەی تەفاهمە بەسین لە هەمان کات شارەسەر ئاسی کۆلێژەکان لەگەڵیانە هاوکاریە بەسین ئەوەی کە گرنگە ژمارەیەک لەو کەسانی کە لێرە بەشدارن سەرنووسەری گۆڤاری نێودەوڵەتین ئێمە لێرە هاوکاری لە نێوان توێژەران و ئەوان ئابەسین ئەوەی توێژینەوەکانمان لەسەر ئاسی نێودەوڵەتی بڵاوێتەوە. باشە دکتۆر ئەمە کاریگەریە بێت لەسەر ڕاستە کۆنفرانسەکە ڕاستە کۆنفرانسەکە مەسەلەن 3 ساعاتەکە ئەخایەنێت بەڵام مانەوەی ئەوان لێرە 2 ڕۆژەکە ئەخایەنێت کاتەکانی کەمان جێشتۆ بۆەوەی بتوانین پەیوەندیان لەگەڵا بەسین و ئیشە عیلمەکان لەگەڵ ئەو زانکۆ بەشدار بووانە لەگەڵ زانکۆی هەڵەبجە و لەگەڵ توێژەرانە پەیوەندی و کۆنتاکت بەسن. زۆر باشە دکتۆر ئەمە کاریگەری لەسەر ڕانکینی زانکۆی هەڵەبجە بێت بەدڵنیاییەوە ئێستا ئێمە ئەوە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە ئەوە هەر بۆ خۆی سەرکەوتنیەکە بۆ زانکۆی هەڵەبجە لە هەمان کاتیشا دەرەنجامی کۆنفرانسەکە بۆ ئێمە گرنگە کە لە ئەنجامی ئەم کۆنفرانسە ئێمە بڕیارماداوە کۆمەڵێک لێکتێگەشتن لەگەڵ زانکۆ بەشداربووەکانی ئەم کۆنفرانسە بەسین و پەیوەندیەکانمان تند و تۆڵ بکەینەوە و هاوکاری زانستی لە نێوان زانکۆکان لەسەر ئاسی عراق و لەسەر ئاسی نێودەوڵەتی زانکۆی هەڵەبجە بەرینە پێشەوە. باشە دکتۆر مێ پرسیارە بکەم زۆر جار بەشێک لە زانکۆکان دەڵێن کۆنفرانسی نێودەوڵەتی بەڵام تەماشا دەکەی میوانێک لە یەکێک لە زانکۆکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە تویان لە ئێرانەوە تویان میوانێک لە وڵاتێکی دراوسی عەرەبیەوە هاتووە بەڵام لە کۆنفرانسەکە نووسراوە کۆنفرانسی نێودەوڵەتی یعنی ئەمە پەیوەندی بەچیەوە هەیە ئێسام کۆنفرانسیەوە میوانی ئەڵمانی بەشدارن فەرەنسی بەشدارن یعنی بەڵام ئەمە پەیوەندی بەچیەوە دەیانەوێ ئەمە بۆ ڕانکینی زانکۆکەیان کاریگەری هەبێ یان چی؟ وڵی بە دڵنیاییەوە ئێمە هەمیشە تەرکیز لەسەر ناوەڕۆکی کۆنفرانسەکان و بابەتانی کە تایە گفتوگۆ ئەکرێت جایتر کۆنفرانسەکە ناوخۆی بیان نێودەوڵەتی گرنگی ئەو بابەتانی کە تایە باسەکرێ ئەوە گرنگە بەڵام لە ڕاستیشا کۆنفرانسی نێودەوڵەتی لە ئاسێکی بەرزترایە و دەرەنجامی کۆنفرانسەکە کاریگەری لەسەر توێژەران و ئەوانی کە بەشداریەکەن لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەبێت ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە لە ڕاستیا هێنانی 82 داهێنەر کە هەمویان ئاسی لە ناوەندی ئەکادیمی زۆر بەرزان و بەشی زۆربەی هەرە زۆریان پرۆفن ینی پلەی زانستیان پرۆفە هێنانیان بۆ زانکۆی هەڵەبجە و شاری هەڵەبجە ئەمە دەستکەوتێکی ئێجگار گرنگەوە ئێمە وەکو زانکۆی هەڵەبجە بەڕاستی شانازی پێوەکەین. دەستان خۆش بێت باشە دکتۆر لە نێو توێژینەوەکاندا ئەوەی سەرنجی توێ ڕاکێشاوە چییە؟ چونکە بە داهێنەر ناوتان بردوون ینی لە نێو ئەو داهێنانانەدا ئەوەی کە مای سەرنجە بۆ تۆ چین ئێستا بە بینەرانی بڵێ هەست پێگرن بێ بۆ بینەرانیش لە ڕاستیا ئێمە ناومان نەهێناون داهێنەر بەڵکو ئەوان داهێنانەکانیان لە وڵاتی فەڕەنسا لە ناوەندی ئەکادیمیا تۆمار کردووە واتە داهێنانەکانیان هەمووی تۆمارکرا و پەسەند کراوە بابەتی زۆر جیاوازی تایە بەڕاستی من سیرم کردووە لە بواری طوبیاتایەتی لە بواری ئەندازیاریتایەتی لە بواری بیئەتایەتی ئەگونجێ من متەئەسر بم بە بواری اختصاسەکەی خۆم و نەتوانم تەقیمی بوارەکانی کە بکەم ئێمە لە لیژنەی عیلمی لە هەموو بوارەکان بەڕاستی کەسمان دیاری کردووە هەم لە بواری ئەندازیاری هەم لە بواری طوبی هەم لە بواری قانونی هەم لە بوارە جیاوازەکان من خۆم هەمیشە متەئەسرم بەو داهێنانەی کە لە بواری چاکسازی بیئا ئاکرێ بەڵام هاوڕێ بەشداربووەکانم مامۆستا بەشدار بۆ بەڕێزەکانی کە قسەم لەگەڵا کردوون ئەڵێن داهێنانی لە بواری طوبی باشی لە تێدایە لە بواری ژینگە من ناتوانم ینی بڕیار بدەم بە دڵنیاییەوە تایەتی لە بواری ژینگە و چاکسازی ژینگەتایەتی. بەڕێز دکتۆر سیروان حامید مامۆستا لە زانکۆی هەڵەبجە سپاس بۆ زانیارەکانت سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بۆی ڕوونکردنەوە لەسەر کۆنفرانسەکە پێوتین زۆر سپاس.